ئێرە ناوبازاڕی هەڵەبجەیە. مانگێک پێش ئێستا ئەم بازاڕە جمەی داهات، بەڵام نزیک بە مانگێکە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چۆڵ و خامۆشە و هەمووان دوکانەکانیان داخستووە و لە ماڵەکانیان ماونەتەوە. ساڵی ڕابردوو لەم سەرەتای بەهارەدا بازاڕی دوورینی جلی کوردی و فرۆشی کلاش زۆر باش بوو، بەڵام ئەم ساڵ دوکانی بەرگ دوورۆکان و خاوەن پیشەکان بەهۆی کۆرۆناوە قفڵی لێدراوە. ئەم بەرگ دووروە دەڵێت زیانی زۆریان بەهۆی کۆرۆناوە بەرکەوتووە، بەو پێی ڤایرۆسەکە لە بەهاردا هات و ڕاستەوخۆ بازاڕی ئەوانی نەهێشت. پار زۆر باش بوو، ڕزقێکی خوای گەورە بوو، بەس ئەم ساڵ زۆر جیاواز بوو بە بۆنەی کۆرۆناوە نەخۆم نەخۆشیەوە پەتاوە زەرەرێکی زۆری لێین. ئێستا هەموو دوکاندارانی کە خەیاتیەکەن جلوبەرگی کوردیانەیە قماشیانە ناوە لێ سەرف نەبوو لە دوکانەکەیە. ئێمە هیوامان هەڵچنی بوو لەسەر بەهار، قماشمان بۆ بەهاریە نابوو کە خەڵک بێت و تەڵەبیاتی لەسەر قماشەکە هەبی و بیفرۆشین. بەس بەعەنگ سوبحان الله کە هات ئەم نەخۆشی هات ئێمە هەمووی قوفڵ بووی سەر لە دوکانەکە ئێمە. ئێرەش بازاڕی کلاش فرۆشانە لە هەڵەبجە. ئەو کلاش فرۆشە دەڵێت تەنیا لە وەرزی بەهاردا و بەهۆی گەشت و سەیرانەوە بازاڕیان گەرم بووە و مشتری ڕووی لێکردوون. بۆ ئێمە جیاواز لە هەموو ئیشەکان و پیشەکانی تر ئێمە ئەوەی لە ساڵەکە مەسەرەن کردومانە بە تەمای بەهارین ئیسفادەکەی وەرگرین و مەسەرەن زەرەرۆمەند نەبین تێ. بەڵام ئێمە کە ئەم نەخۆشی هاو لەو کاتا کە مەسەرەن بەهار و سەیران بکرێت و خەڵک کلاژ لە پێکات و ئیشەکەمان بڕوا بە پێچەوانەوە دەرچوو. یەکسەر لەگەڵ ئەوڵی بەهارە ئیشەکەی ئێمە هەمووی بە یەک جارشکستیەنا و هەموو کەڵەکە بوو بە سەرمانۆمایە و زەرێکی زۆرمان کرد لە ئیشەکەمانە. کلاش فرۆش و بەرگ دوورۆکان وەک خۆیان دەڵێن هیوایان لەسەر هاتنی بەهار هەڵچنی بوو، بەڵام کۆرۆنا ئەو هیوایانی نەهێشت و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی وڵاتی بەگشتی دروست کرد. زەرەرمەندی یەکەمیش خاوەن پیشە و بەرگ دوورۆکانن کە وەرزی دوورینی جلی کوردی و خەونی لە پێکردنی کلاشی بۆ خەڵکی نێنایەدی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.